کۆلێژی ئاداب یاخود زانستە مرۆڤایەتیەکان بەشی کۆمەڵناسی بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی. هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی بەشی کۆمەڵناسی لە کۆلێژی ئاداب یاخود زانستە مرۆڤایەتیەکان. بۆ ئەوەی پێتان بڵێین کۆنمرەی وەرگیراو لە ساڵی خوێندنی 2021-2022 بە پارالێل زانکۆڵاین ئێواران چەند بووە؟ خۆشەویستانم، بۆ ئەوەی ئێوەش سوود لەو کۆنمرانە ببینن وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین، لەگەڵمانە لە درێژەی ڤیدیۆکەمان بینەرمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش فۆلۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن، ئێمە لە خزمەتتاین بە هیوای سەرکەوتنتان.